الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، پەیامی ئیسلام، پەیامی ئەم ئیسلامە ڕەحمەتە کە دوا دینی خوای پەروەردگارە بۆ مرۆڤایەتی سەرجەم هەتا قیامەت، پەیامی هێنانی خۆشگوزەرانیە، ژیانێکی بەختەوەرە، بەهەشتۆکەیەکە پێش گەیشتن بە بەهەشتی کۆتایی نەبڕاوەی قیامەت. ئیسلامی ئێمە دژی ژیانی زبرە، دژی ژیانی ناڕەحەت و چڵکنی و پڵکنی و زەقیەتە. بۆیە وتارەکەمان ئەمجارە بە پشتیوانی و ویستی خوای پەروەردگار لە ژێر ناونیشانی ژیانی دنیا چۆن خۆش دەبێت. خاڵی یەکەم پەیوەندی بەستنمان بە خوای پەروەردگارەوە و ناسینی خوا، ناسینی دینەکەی خوا کە چی بۆ ئێمە هێناوە. دەچینە خزمەت قورئان بزانین خوای پەروەردگار چۆن باسی خۆی کردووە بۆ ئێمە، چۆن خۆی ناساندووە بە ئێمە. خوا لە قورئانە دەفەرمێ: الله الذي جعل لكم الأرض قرارا والسماء بناء وصوركم فأحسن صوركم ورزقكم من الطيبات ذلكم الله ربكم فتبارك الله رب العالمين. سورة غافر آيات 64. الله سبحانه وتعالى آوا وصفی خۆی دەکات، دەفەرمێ ئاوا بمناسن خوا چی بۆ ئێمە کردووە. خوا دەفەرمێ الله ئەو زاتەیە کەوا زەوی کردووە بە شوێنی حەوانەوە و ئارامی بۆتان، زەوی جێگیر کردووە و نالەرزێ لە ژێر قاستاندا. ئێمەی موسڵمان زۆر جار وامان لێ دێت تا شتێک لەدەست نەدەین، هەست بە خەڵاتە گەورەکە ناکەین. چەند ساڵ لەش ساغی تا ئازارن نەبێ نازانی ئەو هەموو ماوەی لەش ساغیت چه خەڵاتێکی خوای گەورە بووە بۆت. ئینسان تاوەکو شێتێکی سەر جادە نەبینێ کە دوول لە ڕووتان دەستی لە پیسی خۆی ناوە، خەڵاتی عەقڵی ناومێشکی بۆ دەرناکەوێ. هەتا وەکو بوومەلەرزەیەکی ژنەیە و خانووەکان نەلەرزێنێ. خوا بمان پارێزە کە وڵاتانێکی وا دەبینی جاری وا هەبووە لە هیندستان، جاری وا هەبووە لە یابان، کاتێ پلەی زەمین لەرزەیەک دەگاتە 5 پلەی ڕێختەر، هێستا نەگەیشتۆتە حەوتیش، لە 5 پلەدا هیچ خانوویەکی بە پێوە نەهێشتووە. جار هەبووە لە مێژوودا 30,000 کەس لە ماوەی 2 سانیەدا ژێر دار و پەردوو کەوتۆ مردووە. بەڵام من و تۆ لە ماڵەکەی خۆماندا خوای پەروەردگار دەفەرمێ زەویم بۆ ئارام کردوون، خانووەکە درزێکی تێنابێ. ئەو خوای پەروەردگارە دەسەڵاتی بەهێزی خۆیەتی زەویە کە 1000 کیلۆمەتر لە سەعاتێکا دەسوڕێتەوە بە دەوری خۆیدا بۆ ئەوەی شەو ڕۆژ دروست بێ. یعنی لە 1 سەعاتە ئەم زەوی ئێمە وەکو تۆپێک 1000 کیلۆمەتر بە دەوری خۆیان دەسوڕێتەوە. 63,000 کیلۆمەتر زەوی بە دەوری خۆرە لە 1 سەعاتە دەسوڕێتەوە. خوا دەفەرمێ ئەو شاخانە دەبینن کە دایان ڕواننەوە دەزانن جێگیرن، بەڵام لە قورئانە دەفەرمێت چۆن هەور بە ئاسمانەوە بادەی باودەی ڕەتێنێ ئاوا شاخەکان دەسوڕێنەوە. تۆ لەگەڵ ئەو هەموو سوڕانەوەی زەویدا هەست بە ئارامی دەکەی، هەست بە جێگیربوون دەکەی. بۆ زانینی ئەو خەڵاتی خوای پەروەردگار چەند جارە بوومەلەرزەیەکی کەم زەمین لەرزەیەک ڕوودەدا، ئەمجا ئەزانی ژیان چەند مەترسیدارە. زەویم بۆ ئارام کردوون بۆ ئەوەی بەهێمنی لەسەری بژین. وەسسەماء بیناء، ئاسمانیشم کردووە بە چەترێک و خانوویەک بەسەر سەرتانەوە. سبحان الله، چه دیمەنێکی جوانە کە ئینسان سەر هەڵدەبڕێ و ئەو ئاسمانە دەبینێ و ئازانی سەقفێکە. ئێستا گەورەترین دیزاینەرەکانی دنیا لە بواری ئەندازیاری دیزایندا لاسای خوای پەروەردگار دەکەنەوە. ئەو هەموو دیزاینەرە هەیە جوانترین دیمەنێک کە بۆ هۆڵە گەورەکانی دانێن، بۆ چێشخانە گەورەکانی دانێن. ئەگەر جەنابتان دیقەتتاندا بێ و بینی بێتان دیمەنی ئاسمان دەڕازێننەوە. یعنی کاتێک کە تۆ سەر هەڵدەبڕی دیمەنی ئاسمانێکی کاڵ چەند گڵۆپێکی وردی تێدای وەکو ئەستێرە بدرەوشێتەوە. خوا ئەم دیمەنەی بۆ ئێمەدانەوە بۆی بە سیرکردنی لەزەت وەرگری.
خوای گەورە چۆن سەقفی خانووی ماڵەکانمان ئەگە بەردێک بکەوێتە سەر سەقفەکە نایە بەسەرت کەوێ، ئەگە پارچە شوشەیەک فیشەشێک بێتە خوارەوە سەقفەکە دەیگرێتەوە، تۆ لە ژێریا ئەمینی. خوا دەفەرمێ ئەو سەقفەم کردووە بە مایەی پاراستنتان کە ئاسمانە. وەڵاهی ڕۆژانە هەزاران تەن بەرد لە ئاسمانەوە دێتە خوارەوە، هەزاران تەن بەرد لەو ئاسمانەوە دێتە خوارەوە کە بە چینی دژە ئۆزۆن دەکەوێت لەسەر کە خوا بوو پاراستنی زەوی دایناوە هەر هەمووی دەسووتێ، هەمووی وەکو خۆڵەمێش دەسووتێ. یەک جار لە ساڵی 1972دا بەردێک لە سیبریا کەوتۆتە خوارەوە نزیکەی 4 کیلۆمەتری کردووە بە قەرەبروتی ڕەش، ئەو بەیەک بەردی نزیک ترازاوە. بۆیە خوا دەفەرمێ مەترسە، زەویم بۆ ئارام کردووی، ئاسمانم کردووە بە چەتر بەسەرتەوە و لەو هەموو بەڵاو بەردەی کە دەبارێ تۆی مرۆڤی لەسەر زەوی سەلامەت کردووە. خوا چیترت بۆ کردوین؟ خوا چی کردووە؟ وەصەوەڕەکم فەئەحسەنە سووەڕەکم، بە جوانترین شێوە وێنەشی کێشاون. مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە لە تەفسیرەکەیدا دەفەرمێ ئەگەر تەماشا بکرێ ئینسان ئەو کاتەی جەنینێکە کە پارچە گۆشتێکە فەرقی بەشەرێک و حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان و تێگڕای بینەران و بیسەران لە تەفسیرەکەدا وا دەفەرمێ فەرقی مرۆڤێک و سەگێک و بەرازێک و گورگ و چەقەڵێک لەو پارچە گۆشتەدا نییە. هەمووی یەکەم جار کە مەنی نێر و مێتێک هەڵاو دەبێ ئەو پارچە گۆشتەیە، هەمومان وەکو یەکین. سبحان الله، خوا لەناو هەموو مەخلوقاتدا ئەم بەشەرە جوانە هەر لەو پارچە گۆشتە دروست دەکا. هیچ کەسێک نییە چەندە زانا بێ بتوانێت بڵێ وەڵی چاو لە پشتە سەرا بووە باش بوو، چاوێک کافی بوو، چونکە دووری سێ من نەدەبینی. گوێی وا لە شوێنێکا دروست کردو، گوێ ئەگەر لە پێشەوە بووە نەدەزانی ئاڕاستەی دەنگ چۆنە، یەک تۆزبی گوازەوە یەکسەر سنتەری بیستنت تێک دەچێت. ئەمە هەمووی بە پەروەردگار دەکرێت. لوتی لەکوێدا داناوە؟ لە سەر و دەمەوە، بۆ ئەوەی جاری وایە خواردنێکی بۆ گەن و خراپ بوو، هەر کە نزیکی دەکەیتەوە لە دەمت پێشەوەی بچێتە دەمتەوە لوتت بۆنی دەکا، یەکسەر دەیگێڕیتەوە، وەڵی بۆنی تێک چووە، لوت لە سەروتر بووە، ئەو دەورەی نەدەبوو. خوای پەروەردگار لە هەموو ئەندامەکانی جەستەدا حاسەیەکی داناوە هەز بە ئازار دەکا، بەڵام لە دوو شوێنە دوو ئەندامی داناوە هەز بە ئازار ناکەی. تاڵەموویەکی سەرت یەک تاڵەموو بۆ ڕێخوێنێکی بۆ چووە، 300,000 مو لەسەری پیا و ژنێکی قشپڕدا هەیە، 300,000 تاڵەموو. سبحان الله، هەر هەمووی بۆ ڕێخوێنێکی بۆ چووە، هەر هەمووی بۆ ڕێخوێنی خۆی هەیە. معمەلێکی بۆیاغ لە ژێریەوەیەتی بەبێ ئەوەی لای دەلاک بۆیاغی کەیەوە هەموو ڕۆژێ بۆیەکەت بۆ ڕەش دەکاتەوە، کە پیر بووی بۆ خۆی بۆ سپی دەکات چونکە لە قازانجی تۆیە. چەوریەکی لە ژێرایە، معمەل ڕۆنێکی لە ژێرایە بۆی موەکەت چەور بێ، عەسەبێکی پێوەیە بۆی موەکە بە ئاسانی بێتە دەرەوە لەسەر تو چینەکانی سەرت ببڕێ. هەستەوەریەکی تێدایە، زیندووبوونەوە و گەشەکردنی تێدایە، بەڵام موو خوا یەک شتی تیا دروست نەکردووە، ئەویش هەستکردن بە ئازارە. ئەگەر هەستکردن بە ئازار لە مووی سەرا دروست بووبوویایە، بۆ ئەوەی سەرمان چاکەین لای دەلاکێک، لای حەلاقێک، یان موویەکی جەستەمان لابەین، ئەبوو هەموو جارە بەنجی عاممان بۆ بکەن ئەمجا سەرت چاکردایە، چونکە نەدەتوانی مەقەستێک لە موویەکی جەستت دەی، مووسێک لە شوێنێکت دەی، ئەبوایە بەنجی عامیان بۆ بکردایە وەکو عەمەلیات، ئەمجا تاقژت چاکردایە. کەچی خوای گەورە ئەو هەموو دەستگای لە یەک موداخەڵە کردووە، بەس هەستی ئازاری تیا دروست نەکردووە. دووەم شوێن نینۆکە، ئەوە تا نینۆک لەو بەشەدا کە پێویستە لێکەوە هیچ ئازارێکی نییە، خۆ نینۆک گەشە دەکا، هەموو هەستەوەریەکی هەیە، بەڵام هەست بە ئازار ناکەی لە لێکردنەوەیدا. یەک تۆز گەیشتە سەر شوێنی دیاریکرا و هات چه ئازارێک، نینۆکە تۆز زیاد کە هەست بە ئازار دەکەی، چونکە پێویستە لەو شوێنەدا ئازار هەبێ، بۆی نینۆکەکەت هەڵمەکەنی. سبحان الله، لەو دوو شوێنەدا خوای گەورە هەستەوەری ئازاری نەهێشتووە، بۆی تۆ پێویستی بە بەنج و عەمەلیان نەبێت تا نینۆکێک لێ دەکەیتەوە یان قژت چا دەکەی و موویەکی جەستە لا دەبەی. ئەمە بەغەیری ئەڵڵا بەڕێزان دەکرێ؟ نەخێر، نەخێر ناکرێ. فتەبارەک وصوركم فأحسن صوركم، ئاوا خوا دروستی کردوون. وەڕەزەقەکم من الطیبات، ئەگەر زەوی ئارام بێ، ئاسمان چەتری سەرت بێ، جوانترین جەستەت هەبێ، خوا دەفەرمێ شتێکت نوقسانە، ئەویش تێربوونە، ئەویش ڕۆزق و ڕۆزیە. کەواتە حکومەت نابێ هەر بڵێ وڵات ئارامە، خانوت هەیە، جەستەت ئەمینە، شکر خەڵک لەشی ساغا، ئەبێ خەڵکیش تێر بێ. خوا بە گەورەی خۆی ئەوەشی بۆ داناوین. دوای زەوی ئارام و ئاسمانی پوخت و جەستەی ساغ و جوان، وەڕەزەقەکم من الطیبات، دەفەرمێ ڕزق و ڕۆزیەکی پاک و پوختیشم پێداون. جا طیبات یعنی چی؟ ها قورئان چەند وردە لەسەر یەک وشەی قورئان بوەستە،
نافەمە وەڕەزەقناکم من الحەلالی بەس حەڵاڵم بەنسیب کردوون لە طەیباتە زۆر مانا هەیە. طەیبات یعنی حەڵاڵم ئەوەندە پێبەخشیون پاک و خاوێن کە پێویستیتان بە حەرام نییە. ئێستا ئەو شەرابانەی ئەو خواردنەوانەی کە حرامن بە هەر یەک دوو جا بۆ دەژمێری کاکە عەرەق حرامە، بیرە حرامە، تەواو سەرخۆشکەرەکان حرامە، بەڵام وەرە حەڵاڵم بۆ بژێرە لە ئاوە هەتا ئەوەی تر هەر ناژمێردرێ. خوا ئەوەندەی حەڵاڵ بەشەر پێداوی کە پێویستیت بە حرام نەبێ. ئەمجا خوا دەفەرمێ لەززەتم تیا دروست کردووە. ها سوبحان الله خواردنەکە لە خۆی لەززەتی هەیە. خۆشەویستانم با ئێمە ئەم قورئانە بیر لێ بکەینەوە ئاوا خوا بناسین. خوا چی داوە بە من؟ ئەم ڕزقە حەڵاڵە. حەپێک دەخۆی لە دکتۆرێک بپرسە دەڵێ پێداویستیەکانی تۆ لەم حەپەدا بۆ جەستەت هەیە، بەڵام تخوا چەند مانڕق لە حەپ خواردن و شروب خواردن و دەرزی لێدانە. خۆ پێداویستیەکانت دەداتێ، بەڵام چونکە لەززەتێکی لێ ناکەی بە پێچەوانەوە ئازاری هەیە. ئەگە خوا خواردنی بۆ ئێمە دروست کردایە وەکو حەب بەبێ لەززەت و تام بمان خواردات، خوا چەند ناڕەحەت بوو. سوبحان الله هەموو پێداویستی لە شەشیت پڕ دەکاتەوە، ئەو تام و سێژەشی تێدایە کە لەززەتی لێوەردەگری. طەیبات یعنی جوانە. جاری وایە خواردنێک دادەندرێ هێشتا هیچ لێ نەخواردەوە بەس بە تەماشاکردنی سوبحان الله لەززەت وەردەگری. ئەها میوەیەک دادەندرێ هێشتا بە درەختەکەوەیە حەد بە سەیرکردنی تام و چێژێکی لێ وەردەگری، هێشتا نەشت خواردووە. ئەوە یعنی طەیباتە، لەززەت لە جوانیەکەی وەردەگری، لەززەت لە تامەکەی وەردەگری. ئەگەر هەر بە لەززەت بوویایە، بە تام بوویایە، جەستەتی تێر نەکردایە، دیسان کەڵکی نەدەبوو، جەستەشت گەشە دەکا. یعنی خوای گەورە خواردنێکی لەم سەرزەوێدا بە حەواڵی دروست نەکردووە إلا تولي سودمندي إلا لي سودمندي رزقي حلال وطيب أويا پاشان پەروەردگار ڕەنگەکانی جیاواز کردووە، هەر سەیری ترێکە، لە ترێ ڕەشەوە، لە ترێی سپیەوە، لە ترێی سوورەوە چەند نەوع بەس ترێ بۆ دروست کردووی لەبەر خاتری تۆ. هەر لە هەنارێکە چەند تامی دروست کردووە، لە شیرینی شیرینەوە تا زۆرترش لەو ناوەندەشا چەند تامی تر هەیە، بەس بۆ ئەوەی تۆی مرۆڤ لەززەت وەرگری، بۆ ئەوی وەڕز نەبی لە خواردنەکان. جا ئەمە بەڕێزان ئەمە ڕزقی طەیب و حەڵاڵەکە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە. ذلكم الله ربكم ئەوە خوای ئێوەیە. خوای گەورە نابێ بەڕێزان خەڵکی بترسێنین خوا هەمووتان دەکا بە مەیمون و بەراز. خوای گەورە زۆر بەڕەحمە. خوا دەفەرمێت خوا ئاوا بمناسن. ئەگە یەکێ دەپرسێ خوا چی بۆ کردوم؟ خوا زەوی بۆ ئارام کردووی، خوا ئاسمانی کردو بە پارێزەر، خوا جوانترین شکڵ و شێوەی پێبەخشیوی، خوای پەروەردگار خۆشترین خواردنەکان و پاکترینی خواردنەکانی پێبەخشیوی. دەتۆش خوای پەروەردگاری خۆت بە حەق بناسا وەڵڵا بەختەوەر دەبی. بەڵام ئەگە خوات بە حەق نەناسی، دایمە گومڕای، سەرگەردانی، دڵ ناڕەحەتی، هیچ گرفتێک لەم سەر زەویەدا نەبێ، خوای خۆت بە حەق نەناسی گەورەترین مشکیلەت هەیە، چونکە سەرگەردان دەبی. فتەبارەک الله رب العالمین. پاک و خاوێنی و پاک و بێگەردی بۆ ئەو پەروەردگارەی کە ڕەبی عالەمینە. جا عالەمین لە عەلەمەوە هاتووە، لە ئاڵا و لە نیشانەوە. یعنی خوا دەفەرمێت سەر نزم کە بۆ سەر زەوی کە مێرولەیەکی بچووک دەبینی، کە سەریش بەرز دەکەیتەوە بۆ ئاسمان، ئەو هەموو مانگ و خۆر و ئەستیرە دەبینی، هەر هەمووی پێت دەڵێ ئەبێ پەروەردگارێک هەبێت تاک و تەنها و بێ شەریک بێ کە ذاتی ئەڵڵایە، بە پاک و پوخت و بێ شەریک بیگرە. لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە تازە ئەم دینی خوایە هات، سەحابە ئەوەندە بە ئیمان بوون، ئەوەندە دڵیان لە دنیا بەردا بوو، بیریان لای قیامەت بوو، هەندێکیان وا حاڵی بوون مادام مسلمان بوون ئەبێت تەرکی دنیا بکەن. وتیان دنیا بە کەڵکمان نایە، وەڵی نە خواردنێکی باش دەخۆین، نە قەت ژن و منداڵ پێکەوە دەنێین، نە خانوو دەکەینەوە، جلی زبر لەبەر دەکەین. خوای گەورە بەجواب هات لە ئاسمانەوە فەرمووی قل ئەی محەممەدی خۆشەویست صلی الله علیه وسلم پێیان بڵێ بە هەموو سەحابەکان و بە هەموو ئوممەت لە دینداران بڵێ هەتا قیامەت من حرم زینة الله التي أخرج لعباده. ئەوە چییە بە ناوی دینی ئیسلامەوە زینەت الله جەسیری ئەم وشە قورئانیانەکەن، زینەی پادڵاوەتە لای ئەڵڵا بۆ تەکریم و تەشریف، یعنی جوانی لەلایەن خواوەیە. چێ ئەو هەموو جوانیەی کە خوا لە ناخی زەویدا دروستی کردووە مرۆڤ سوودی لێ وەرگرە حرامی کردووە. ئەو سارەی دەیبینی جوانترین سارە لە ناخی زەویدا ئاسن و معدەنەکانی دروست کراوە، هەر لە تایەکەیەوە تا ئاسنەکانی. ئەو کەلوپەلەی لە ماڵەکەتدا بەکاری دێنی هەموو خوا لە ناخی زەویدا دروستی کردووە، هەر لە دارەکەەوە کەشتی پێ دروست دەکرێت. خوا دەفەرمێ من لەم سەر زەویدا ئەو هەموو شتەم لە ناخی زەوی و سەر زەوی بۆ دروست کردووی، چێ هەیە بە ناوی دینداری و حرامی کە بۆ حرامی دەکەن لە خۆتان. والطيبات من الرزق چه هەیە بە ناوی دینداری و خواناسیەوە ڕزقی جوان و نانی خۆش و پاک و خاوێن لە خۆی حرام کە. قل هي للذين آمنوا في الحياة الدنيا. خوا دەفەرمێ ئەمە هەر قابل بە ئیماندارانە لە ژیانی دنیادا، یعنی کافریش دەیبێ
بەڵام هەموو ئیماندارێک شایەنی ئەوەیە جوانترین سیارەی هەبێ، خۆشترین و پوخوترین ماڵی هەبێ، جوانترین سفرەی ڕازاوی هەبێ. ئەمە مانیع نییە، یعنی کەسێک بڵێ وەڵات چونکە سیارەیەکی ئاخر مۆدیلی پێ لە ئیمانی کەم بووەتەوە. ناوەڵڵا ئەوە ئەگەر مادام حەڵاڵی خۆیەتی بەکار و کەسابەتی حەڵاڵ پێکیەوە ناوە، ماڵی گشتی و حکومە نیە و گەندەڵ نییە، یەخوا پیرۆزی بێ ئەم دنیاە هەر ئەو مسلمانە هەی بێ باشە، ئەم باخە جوانە هەر بۆ ئەم ئیماندارە باشە، ئەم ماڵە خاوێنە هەر قابلی ئەم مسلمانەی ئەهلی مزگەوتە کە ماڵەکەی جوان و پوخت بێ خالیسەتەن یەومە القیامە. بەڵام لە ڕۆژی قیامەتە خوا هەر ئەمە دەدا بە ئیمانداران. خوا دەفەرمێ ئەوەندە ڕەحمانی دنیام کافریش پێی دەبەخشم لە دنیادا، بەڵام لە قیامەتە ئەم خۆشی و خۆشگوزەرانێ بەس بۆ تۆی ئیماندارە خوای گەورە پێمان بەخشێ لە دنیا و قیامەتدا. بەڵێ خۆشەویستان، خاڵی یەکەم ناسینی خوا، ژیانی دنیا بەوە بەختەوەر دەبێ ئەم ئیسلامە وەکو خۆی بناسین. واتەوا تێ نەگەین کە دیندار بووی دەبێت ژیانت زبر بێ. ئەگە قاتێکی جوانت لەبەرا بوو وتوکراوە بۆنت خۆش و عەترت پێوە بوو، یعنی نیشانەی کزی ئیمانتە. ناوەڵڵا دینی ئێمە پێچەوانەی ژیانی زبرە. خوا دەفەرمێ من ئەو هەموو خۆشیان پێشکەش بە تۆ کردو بۆی تۆ بە خۆشی بژی. ئەی بۆچی ئێمە ژیانمان ناخۆشە؟ ئەی بۆچی ئەم خەڵکی کە تۆ دەیبینی زۆری ناڕەحەتە، بۆ ئەم هەموو گرفتە ئابووریە هەیە، بۆ خەڵک برسیە، بۆ خەڵک کرێچیە؟ خۆشەویستان، دەچینە سەربواری ژیان لە دوای عەقیدە و بیر و باوەڕ و ناسینی خوا. زانایانی کۆمەڵناس فەرموویانە ژیان بە سێشت خۆش دەبێ. یەکەم بە کاربەدەستی دادپەروەر، دووەم بە مەلا و عالمی ئامۆژگاریکاری سەر مینبەر کە دڵسۆز بێ بۆ میلەت و خەڵک و خاک و حکومەتەکە، سێەمیان بە میلەتی وشیار. یەکەم کەس کاربەدەستی دادپەروەر. کاربەدەست وەکو سەرچاوەی ئاو وایە، ئەگەر کانیەک سەرچاوەکەی پاک و خاوێن بێ لە خوارەوە لیاڵیش ڕووی تێ بکە ئاخری پا دەبێتەوە یان نا هەر پاک دەبێتەوە. بەڵام ئەگەر کانیەک سەرچاوەکەی لەسەرەوە لیاڵ بێ لە خوارەوە فلتەریشی بۆ دانەی زەوتی ناکەی، لەسەرەوە لیاڵە. کاربەدەست ئەو سەرەیە، بۆیە لە قیامەتە کاربەدەستی عادڵ پێش هەموو کەژەزێکە سێبەری خوادایە. حەوت تاقم لە ڕۆژی قیامەتە سزای قیامەت نایانگرێتەوە، گەرمای قیامەت نایانگرێتەوە. بەختەوەرن، ڕووسورن، سەرفرازی بەردەم خۆ و پێغەمبەر و مسلمانانن. یەکەم کەس ئەو کەسە ئیمامی عادلە پێشەوای دادپەروەر. بۆ لە قیامەتیشا لە پێشەوەیە، چونکە لەم دنیادا هەموو کار و کردەوەی جوان بەهۆی ئەوە ڕوویداوە، بەهۆی ئەوە ڕوویداوە. بۆیە ئەگەر وڵات کاربەدەستەکەی دادپەروەر بێ، سەرۆکەکانی باش و دادپەروەر بن، وەڵڵاهی ژیانی سەر زەوی بەهەشتێکە بۆ خۆی. عولەما فەرموویانە دەوڵەت بەمانە پێش دەکەوێ. یەکەم ئایینی ڕاست و دروست. ئاین ناوێ پەڕایوەسخرێ. ئێستا لە زۆر مەکتەبا دین ناخوێندرێ. وەڵای بەڕێزان، من دەڵێم ها ئایینی ڕاست و دروست، ئەو ئیسلامەی کە خوا چۆن بە ڕەحمەت ناردوویەتی، ئاوا بە ڕەحمەت میلەت پەیڕەوی لێ بکە. ئاینی ڕاست و دروست میلەت بەختەوەر دەکا، نەک بە ناوی ئاینەوە خوا نەخواستە خەڵک سەر ببڕدرێ. ها ئاینی چەوتی شەیە، ئیسلامێک هەیە بە چەوتی پەیڕەو دەکرێت خەڵک و لەسەر ئیسلامی حساب مەکەن. ئاینی ڕاست و دروست کاربەدەست دادپەروەر دەکا، میلەت بەختەوەر دەکا. دووەم سیاسەتی حەکیمانە. سیاسەتمەدار دەبێ حەکیم بێ. بەڕێزان، سیاسەت بەڕق و قین ناکرێ. ئێستا ئەمڕۆی هەرێمی کوردستان زۆر بێمنەتانە و ڕاشکاوانە ڕای دەگەیەنم. وەڵڵی ئێمە کێشەی نەوت و بێپارەییمان نییە، کێشەی بینی ئەحزابی سیاسی کوردستانمان هەیە کە سیاسەتیان حەکیمانە نییە. ئەو گرفتەی ئەمڕۆ لە کوردستاندا هەیە، گرفتی ساڵی 60ەکانە کە ئەحزابی کوردی پێوەی ناڵاندووە. حتا ئێستا ئەو ڕقوقینان بەرامبەر یەکتر لە دڵ دەرنەچووە. ئەوە ئێمەی میلەت بووینە قوربانین، ئێمە لەدایک نەبووین ئەو کاتە، ئێستا ئێمە بووینە قوربانی ئەو دۆزەخەی بینی حیزبە سیاسیەکان. سیاسەت دەبێت حەکیمانە بێ، سیاسەت لەسەر بنەمای ڕق و دوێنێ ناکرێ. ئەبێ زۆر حەکیمانە سیاسەتمەدار بە حکمەتەوە سیاسەت بکە. ئەم جار سیاسەت یاریە، سیاسەت وەکو یاری دوو گۆڵێن وایە. ئەبێ زۆر فەنان بی تا گۆڵێک دەکەی، زۆر وریابی گۆڵت لێ نەکرێ. ئێمە زۆر جار گۆڵمان لێ دەکرێت نەمانتوانی گۆڵ لە خەڵک بکەین. سیاسەت عینی یاری دوو گۆڵی وایە، لە دوو بەرەوە هەم هێرشبەر بی گۆڵ بکەی، هەم نەهێڵی گۆڵت لێ بکرێ. ئەوە وڵات بەختەوەر دەکا. سێم ئابووری بەهێز. وڵاتێک کە پڕ بێ لە خەزیێنە بشت زانی چۆن بەکاری دێنی. فەرمانڕەواش بەمانە بەهێز دەبێ. کاربەدەستانی وڵات ئەگەر دەتانەوێت پێگەتان بەهێز بێ بەمانە، خەڵکی چاک و پاک و دڵسۆز پشتیوانی بکە و دەستخۆشی لێ بکە. خەڵکی پیس و گەندەڵ و دەستپیس دوورخەوە لە کارەکەی و سزای بدا.
سێمیان هەندێک لە خۆشیەکانی خۆت بگرەوە بۆ ئەوەی میلەتەکە خۆشگوزەران بێ. داخی گرانم ناڵم بە گشتی بەس وەڵڵاهی لەم کوردستانی ئێمەدا من لەو دەڤەرانەی لێی ژیاوم زۆر جار هەبووە مۆزەف لەسەر دەستپاچی دوورخراوەتەوە کە ئامادە نەبووە دزی بکە، ئامادە نەبووە وەسڵی بەتاڵ بنووسێ، وەڵڵاهی لە وەزیفەکەی دوورخراوەتەوە نەقڵ کراوە، وەڵڵاهی دز و گەندەڵ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەڕۆ پلەی بەرز دەبێتەوە. ئەوە تۆ لە ناو دەچیبەوە کار بەدەستی بەڕێز دەبێ وریابیت چاکەکان مکافەئە بکە دەستخۆشی لێ بکە، گەندەڵ و دز و پیس دوورخەوە سزای بدە. سێم هەندێک لە خۆشیەکانی خۆت من ناڵم لە زەقێ تا بژی هەندێکی لێکەمکەوە بۆی میلەتەکەش خۆش بگوزەران بژی. دەچینە خزمەت زمانی خەلیفەی ئیسلام کار بەدەستی دادپەروەر عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ. خەڵکی حیمس کە شارێکە لە شام لە بینی دیمەشق و حەلەبدایە، شاری حیمس لە بینی دیمەشق و حەلەبدایە، هاتنە خزمەت پێشەوە عومەر لە زمانی خلافەتیدا، وتیان قوربان کار بەدەستێکمان دەوێ هەم فێری دینداریمان کە هەم خواناسیمان فێرکە قورئانمان فێرکە هەم کاروباری ڕۆژانەمان بۆ بەڕێوەبەری هەتا کار بەدەستێک لە خۆمانە هەڵدەکەوێ و دینداری شارەزا دەبێ. ئیمامی عومەر سەحابە هەموو لە بەرپرسیارەتی ڕایان دەکرد. ئەمڕۆ خەڵک هەمووی وێڵە بە دووی بەرپرسیارەتیدا ئای چ بەڵایەکی گەورەیە مەسئولیەت. ئەفەرمێ بیری کردەوە وتی جوابتان دەدەمەوە. ناردی بە دووی سەحابەیەکە سەعیدی کوڕی عامری ناوبوو، وتی ئەبێ بڕۆی غوربەت هەڵبژێری لە پێناوی دینی خوا و خەڵکی خوادا، بڕۆ بۆ شام، بڕۆ بۆ شاری حیمس و فێری دینداری و خواناسیان کە و کاروباری ئەو خەڵکە بە جوانی بەڕێوەبەرە و فێری شارستانیەتی ئیسلامیان کە. وتی قوربان خوات کار لێ دەکەم ئەو مەسئولیەتە مەخە سەر شانم. فەمووی بەخوا بیرم کردوتەوە تۆ بۆ ئەم کارە شیا و دەستپاکەی، بڕۆ بە ئیزنی خوا سەرکەوتوو دەبی. ڕۆیشت ساڵێک لەوێ بوو لە مەوسیمی حەجی ساڵی داهاتوودا وەفدی وڵاتی حیمس هاتنە شاری مەدینە. ئیمامی عومەر لە مەوسیمی حەجدا دوای ئەوەی حاجی لە حەج لێ دەبوونەوە داهاتنە زیارەتی گۆڕی پڕبەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەدینە دەیبینین. ئەی فەرمووە زەعتان چۆنە؟ لە کاربەدەستەکانی دەپرسی، وتیان وەڵڵی شکر کاربەدەستەکەشمان باشە ئەلحەمدوللا بۆ خۆشمان تا ڕادەیەک باشین. فەرمووی وەزعی داراییتان چۆنە؟ وتیان قوربان فەقیر زۆرە لە وڵاتە. فەرمووی خەزێنەی موسڵمانان زۆری تێدایە لە مەدینە، پارەیەکتان دەدەمێ لەگەڵ نامەیەکە قایمەیەکم ئێوەش بدەنێت چەند ماڵی فەقیرتان هەیە و زۆر فەقیرن با بە پێی ئەوە یارمەتیتان بۆ بنێرم زیاد و کەمی نەبێ. قایمەیەکیان بوو نووسی ئیمامی عومەر کە خوێندەوە یەکەم ناو نووسراوە سەعیدی کوڕی عامر. وتیارە سەعیدێک هەیە ناوی سەعیدی کوڕی عامر بێت لەوێ غێری کار بەدەستەکەی من؟ وتیان قوربان نەوەڵامە بەسمان کار بەدەستەکەی تۆیە، کار بەدەستەکەی تۆ لە هەموو خەڵکەکە فەقیرترە وەڵڵاهی لە ڕووی ماڵ و حاڵەوە. ئیمامی عومەر فرمێسک بە چای هات فەرمووی ئۆخەی زەنم بەسە و نەچوو بۆ ئەم پیاوە دەست پیس نییە، ئەی نادەیتوانی هەموو وڵاتەکە بۆ خۆی بخوا. فەرمووی کار بەدەستیش نابێ لە ڕیزی فەقیراندا بێ. ها برای کار بەدەستم ئیسلام نەیوتووە تۆ لە بەرپرسانە بمری. فەرمووی کار بەدەستیش ئەگە تێر و تەسەل نەبوو پوخت و خاوێن نەژیا ناتوانێت شوکاری خەڵک باش بەڕێوەبەرێ. کاکە وەڵڵاهی باشترین خانوو مبارەکت بێ، بەو خوای جوانترین سارە یەخوا پیرۆزت بێ، کاکە با دووسێ حیمایەشت هەبێ کە ناشتەوێت لە ناو میلەتی خۆتدا. وەڵڵاهی کاکە با موچەکەت چوار قاتی منیش بێ یاخوا نەوشی گیانت بێ، بەڵام بەخوا لەوە زیاترت هەبێ یا ڕەبی بە زەهرت بێ، چونکە پێویستی نییە لەوە زیاتر بە ئەمە تا ئەمە حەقی خۆتە، تا ئەمە حەقی خۆتە تۆش جوان بژی بۆ خۆت بژی میلەتەکە خزمەت بکە. 1000 دیناری بۆ نار. فەرمووی خانوویەکی پێ دروستکە، ئەسپێکی پێ بکڕە، ماڵ و منداڵەکەتی پێ خزمەت بکە. نامەیەشی بۆ نووسی وتی کاکە ئەمەش حەقی خۆتە، یەکجار بەو حەدەش خۆت مەکوژە. دەفەرمێت کە پارەکەیان بۆ بردەوە نامەکەی خوێندەوە هاتە ماڵەوە ڕەنگی تێک چوو بوو. ژنەکەی وتی سەعید بۆ وای؟ وتی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون لا حول ولا قوة إلا بالله أعوذ بالله من الشيطان الرجيم. فەرمووی بڵێ پیاوەکە بۆ وا دەکەی؟ خەلیفە عومەر مردووە و شەهید کراوە. وتی نەوەڵڵا کارەکە لەوە گەورەترە. وتی جێیشی ئیسلام لە ئازادی بەخشکردنی وڵاتاندا فتوحاتی ئیسلامی شکستی هێناوە. وتی وەڵڵای بەڵایەکە لەوەش قورسترە. وتی دڵم تەقی بێڵێت چی بووە؟ وتی فەرمووی دەخەلت عەلەیە الدونیا لتفسیدە ئاخرەتی، دنیا هاتۆتە ماڵەکەمەوە بۆی قیامەتم لەدەست بستێنێ. 1000 دیناری ئاڵتون هاتۆتە ماڵمەوە بۆ ئەوەی قیامەتم وێران بێ. قڕ بە سەرم خەلیفە عومەر 1000 دیناری ناردووە. هاسێری کە لە زیادی لە خۆشیانە خەوی لێنەکەیە، وتی خوایە من لە خزمەتی دینەکەی تۆدا بووم بۆ تۆ دەژیام، وا خەریکە بە ناوی دینی خواوە قیامەتم وێران دەبێ و دنیا دەخۆم. ئەی ئەو هەموو خەڵکە هەژارەت چی لێ بکەم؟ ئایا هەمووی 1000 دیناری وەرگرتووە؟ ژنەکەی وتی هیچ کە ناڵە ناڵ مەکە بیکە بەخێر. وتی ڕازی؟ وتی ئەرە وەڵڵا. وتی خوا لێ ڕازی بێ.
هەتا بەیانی بەخوا هیچی لە ماڵە نەهێشتەوە. ئیمامی عومەر بۆ خۆی سەفەری وڵاتی شامی کرد، لێ نەگەڕا خەڵک لەلەی نوێنەرەوە نەوەک خەڵک بترسێ، با خۆم بێم. سەفەری وڵاتی شام و سووریا ئێستای کرد. کاتێک کە چوو بۆ شاری حیمس لەگەڵ خەڵکا کۆبەوە، فەرمووی کاتتان هەیە لە کار بەدەستەکەتان، جا لە هەموو شوێنە دەی فەرموو کار بەدەستەکەتان ئەگەر شکاتتان لێ هەیە لە حوزوری خۆما بێڵم شەرمی لێ مەکەن. بەڵێ ئیسلام دەمی خەڵکی کردەوە کە خەڵک باسی دیموکراسی دەکا، ئەوە ئیسلامی ئێمەیە. ئەو زەمانە دەمی خەڵکی کردەوە کە بەرامبەر بە کار بەدەست بڵێن نا و بڵێن ناحەق. فەرمووی هەر کەس قسەی هەیە ئازادانی بێڵێ ئیسلامی ئێمە دەمی خەڵکی کردەوە، چونکە کیسرا و قەیسەری فارس و ئەوانە پێشتر وا دەمی خەڵکیان داخست بوو کەس نەیدەوێرا بڵێ لەن، کەس حتا مردن کار بەدەستی بە چاوی خۆی نەدەبینی. کە دەیانبینیەوە خەلیفە عومەرە پاشای هەموو ئیسلام وا بەناو خەڵکا دەگەڕێ. ئەبێ کار بەدەستانی ئێمەش ئەم دەرسانە فێر بن. کاکە خوتبەی جومعە ئەمە دەرسە، وەرە ناو خەڵکەوە، وەرە لە خەڵک بپرسە بڵێ مودیر ناحیەت چۆنە، ئەرێ ئەم قایم قامەت چۆنە، ئەم مەسئولی شارەوانیت چۆنە، ئەرێ خزمەتتان دەکا یان نا. مەترسا، دەنگ هەڵبڕە ئەی میلەت، ئیسلام دەمی خەڵکی کردەوە. وتیان قوربان وەڵڵی پیاوێکی باشە، بەڵام 4 شکاتمان لێ هەیە. ئیمامی عومەر فەرمووی 4 شکات؟ وتیان ئەرە وەڵڵا. فەرمووی بانگی کەن، لە دادوەریدا دەبێت کابرای متهەمیش بانگ کرێ. فەرمووی ئەوە نوێنەرانی خەڵکی شاری حیمسن، 4 شکاتیان لە تۆ هەیە سەعیدی کوڕی عامر. وتی قوربان وەڵڵاهی گوێ دەگرم و بەڵگەم پێیە وەڵام دەدەمەوە. پێی ناڕەحەت نەبوو بڵێ هەی بێسفەتینە من چیم بۆ ئێوە نەکری ئێستایەوە محاسەبەم دەکەن. نەکاکە قسە بکە. وتیان قوربان یەکەمیان شەو نایەتە دەرەوە بۆ ناومان، ئێمە شەوان شەو نشینی دەکەین و لە ماڵان دادەنیشین و کۆڕ و مەدیسمان هەیە. ئەم پیاوە لە مەغریبەوە لە ماڵی خۆیەتی. فەرمووی بۆ؟ وتی قوربان وەڵڵاهی حەز دەکەم لە ناویاندا بم، وەڵڵاهی ئەمەش پەیوەندی بە ژیانی شەخسی خۆمەوە هەیە، من داوامی دایری خۆم تەواو دەکەم و دەچمەوە ماڵەوە. ڕاستە ڕەم بێ پێیان خۆش بێ، بەڵام قوربان من ڕۆژ خەریکی کاروباری خەڵکم، ئەی شەو دەبێ خۆم بنیاد نێم بۆ کاروباری بەیانی، وەڵڵاهی بە شەویش خەریکی بنیادنانەوەی خۆمم، لە بینی خۆم و خوادا عیبادەت دەکەم و ئەڵێم خوای هیدایەتم دەی بەیانی بتوانم لە کارەکەما سەرکەوتوو بم. قوربان ئەگەر شەحنی ئیمانەکەم نەکەمەوە ڕۆژ ناتوانم خزمەتی ئەو میلەتە بکەم. بۆیە وەڵڵاهی شەوگار خۆم دزیوەتەوە لە دانیشتن و تێکەڵاوی خەڵک بۆی لەگەڵ خۆی خۆم داین مناجات و عیبادەت بکەم. ئیمامی عومەر دەستخۆشی لێ کرد. دووەمیان وتیان قوربان بەیانیان درەنگ دێ بۆ دەوام، نیو سعاتێ لە دەوامی ڕسمی لە سعات 8 لا دەدا ئەم جارێتە فەرمانگەکەی ئەو شوێنەی کە بۆ کاروباری مسلمانان دیاری کراوە. فەرمووی وەڵڵاهی من سعاتێک لەو سەرەوە درەنگتر دەڕۆمەوە، بەڵام وەڵڵاهی ئەو شکاتەش جواب دەدەمەوە نەمدەویست ئاشکرای کەم. سوێن بەخوا خێزانەکەم زۆر نەخۆشە و شەلل لێداوە لە جێگادا کەوتووە. کۆمەڵە مناڵی وردم هەیە، نامەوێت باربم لەسەر دراوسێکان و خەڵکی بانکەم خزمەتم بکە. وەڵڵاهی بە دەستی خۆم هەویر دەشێرمونان بۆ منداڵەکانم دەکەم و خاوێنیان دەکەمەوە ئەم جا دێم بۆ دایرە. وەڵڵاهی دواکەوتنەکەم بەهۆی ئەوەیە. دیسان خەڵکەکە عەرەقێکی شەرمەزاریان دەرکرد. ئەم پیاوە چەند وەختە باسی حاڵی خۆی نەکردووە لە ماڵەوە چۆنە. نەویست و ئەرک بێ لەسەر خەڵک و داوای خزمەتکارێکی بۆ ژنەکەی و بۆ منداڵەکانی نەکردووە. سێمیان وتیان وەڵڵاهی هەفتەی ڕۆژێک لە دەوری نیوەڕۆدا دێتە دەوام. فەرمی بەخوا ئەمەشیانم نەدەویست ئاشکراکەم. سوێن بەخوا من 2 دەست جلم هەیە، یەکیان بۆ هاوینان، یەکیان بۆ زستان. وەڵڵاهی ئەم سەرمای وڵاتی شامە ناتوانم جلە هاوینەکانم لە بەکەم و سەرمام دەبێت. بەخوا هەفتەی 1 ڕۆژ دەبێت بیان شۆم و پوخت و خاوێن بێت تا نیوەڕۆ لە ژێر جێگادام تاوشک دەبێتەوە لە بەریان دەکەمەوە. بەخوا نەویستۆ بە پارەیە و خەڵکە قاتێ جلی زیادە بکڕم، مەعاشەکەشم بەش ناکە و منداڵم زۆرە، ئەو پارەیە کیفایەتی قاتێ جلی تازەم ناکە. وتیان شکاتی چوارەمیەوەیە جارجار بێهۆش دەبێ. ئیمامی عومەر فەرمووی ئەگەر نەخۆشی بە کەڵکی کار بەدەستی نایی کاکە خۆت ئیستیقالە بدە، با ساغێک بچێ لە شوێنەکە تۆ پشوو بدە. فەرمووی وەڵڵاهی نەخۆش نیم قوربان، ئەگە وا بووە خۆم ئیستیقالەم دەدا، بەڵام ئەو بێهۆشیەم بیرکردنەوەیە لە ڕابردوویەکی تاڵم. فەرمووی کامە؟ وتی کاتی خۆی کە کافر بووم لە مەککە خوبەیبی کوڕی عەدیان هێنا لە سێدارەیاندا، لەو کاتەدا من لەناو خەڵکەکەدا دانیشت بووم، خوبەیب بەسەر دارەکەەوە هاواری کرد، وتی خوایە یەک بە یەک ئینتیقام لەوانە بستێنە کە منیان بە ناحەق شەهید کرد. هەموو جارێکەوە قسەیان بەبیر دەکەوێتەوە، لەرز دەمگرێت دەڵێم خوای ئینتیقامم لێنەستێنی چونکە منیش لەو مەجلیسەدا بووم. واللهی کەبیری ئەو ناحەقیم دەکەوێتەوانێت لە رزدام دەگرێ، بێهۆش دەبم، ئەی ناغەدری کەم لە خەڵک نەکردووە، نەخۆشیش نیم. ئیمامی عومەر فەرمووی بە خەڵکەکە ئێستا دەڵێن چی بەرامبەری؟ وتیان قوربان تەریق بووینەوە، بەخوا ئەم پیاوە گەورەتر لەوەیە کە ئێمە ناسی ومانە، توخوا با لە ناوماندا نەڕوە. حەیف نییە کار بەدەستان میلەت ئاوا هاوار نەکات، توخوا بەجێم مەهێڵە.
توخوا کورسیەکە بەجێمەهێڵە حەیف نییە لە جاتی کورسی تەختەی هیچ و پوچ لە ناو دڵی میلەتانەژی خەڵک لەسەر سەرن نەگرێ خەڵک فرمێز کرد بۆ نەڕێژێ توخوا کورسیەک چه قیمەتێکی هەیە کە خەڵک برسی بێ کە لێت بێزار بێ وا خەلیفە عومەر ئەم کار بەدەستە نەقڵ مەکە و لە ناوماندا بە ئەم بەرەکەتە بمێنێتەوە توخوا بە ئەم بەرەکەتە بمێنێتەوە کار بەدەستی دادپەروەر وەڵڵاهی خەڵک بەختەوەر دەکا دووەمیان کاربەدەستان پێویستیان بە زانایانی ئامۆژگاریکار هەیە ها حکمەتی خوای لە شەریعەتی ئیسلامە هەموو جومعەیەک دەبێت لە هەموو شار و مەحەل و گەڕێکێک و گوندێکە جومعە بکرێ ئیمامێکی پێش نوێژی مسلمانان هەبێ و قسەی خێر بۆ خەڵک بکە جا ئەو زانایە دەبێت ڕەبانی بێ قورئان دەفەرمێ ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون خدا فرمي أو زانا ندب رباني بن سي صفتيان هي كم رباني يعني شي بريزان إمام قرطبي لتفسير كيدا بناوي جامع أحكام القرآن لمجلدي بينجلا لا بريصة واشتاو شو هذا فرمي الرباني الذي يجمع إلى العلم البصري بالسياسة رباني أو كسي كوال لقل شارزايا كيدا ئاگای لە سیاسەتی وڵاتیش هەیە و بە چاوڕوونیەوە قسە بۆ خەڵک دەکا تەفسیری دووەم کە باسی عالمی ڕەبانی دەکا ئیمامی شەوکانی لە فتح القدیرە لە مجلدی یەکدا لاپەڕە 257 دا دەفەرمێ الرباني العالم بدين الرب القوي المتمسك بطاعة الله زانای ربانی ئەو زانایەیە کەوا شارەزایە بە دینی خوا مەلایەکە بۆ خۆی شارەزانە بێت چ بە خەڵک بڵێ وەڵڵاهی وڵاتی ئێمە من خەڵکم بینیوە بەناو ئێستاش لەسەر مینبەر ڕۆژانی جومعە وتار بۆ خەڵک دەخوێنێتەوە سوێن بەخوا کارگوزاری مەکتەبە هەرچی شارەزایی بێت لە دینی خوادا نیەتی فەڕاشی مەکتەبە لەگەڵ حورمەتم بۆ ئەوانەی کارگوزاری مەکتەبن زۆر گەورەن بەڵام کارگوزاری مەکتەب خەتیبی جومعەی خەڵک بێ ئەی قوڕ بەسەر ئەو میلەتە خاڵی یەکەم ڕەبانی دەبێ عالم بێ بە شەریعەت ئەگەر نەیزانی بڵێ خەڵکینە پێم ناکرێ من شایەنی ئەو شوێنە نیم خۆی ئیستیقالە بدە دووەمیان دەبێت پیاوێکی بەهێز بێ مەلا نابێت ترسنۆک بێ کە چوویە سەر مینبەر غیرەت ئەوە نییە دۆ شاو تێکەڵاوکەی بە وتارێک عالم بڕژێنێ سەرجادە و کوڕی خەڵک بە کوژدەی ئەوە ئازایەتی نییە بەڵام بە قووەتی عالمی دینی و مەلا ئەوەیە لەسەر مینبەرە ترسی ئەوەی نەبێت دوای جومعە چی ڕوودەدا ناوەڵڵا حەقی خوا وەکو خۆی بڵێ بحكمة لێزانینەوە لە نێتێکی صاف و سۆزانەوە لە دوایدا چی ڕوودەدا ئەوە کێشەی تۆ نێت و حواڵە بەخوای گەورەیکە هیچیش ڕوو نادا ئەگە کارەکەت بۆ خوا کرد بێ هەر خەڵک خۆی عوزرت بۆ دێنێتەوە لە هەڵەکانیشت خوای گەورە دەبورێ سێمیان المتمسك بطاعة الله ئەبێ خۆی جۆرایەڵی خوا بێ من بە تۆ بڵێم فڵان شت حرامە کە خۆم بیخۆم چ سوودێک بە تۆ دەگەیەنێ ئەبێ زۆر مطیع بن ئەوانەی کەوا عالمی دینین ئیتاعی خوای پەروەردگار زۆر بکەن چەندین جار نەمێرا باسی ڕۆژی سونەت بۆ جەنابتان بکەن چونکە بۆ خۆم زۆر لە ڕۆژی سونەت ئازانیم وەڵای شەرم گرتومی لەسەر مینبەر بڵێم ڕۆژوو ئەوەندە خێری هەیە بەڵام بۆ خۆم ئەو ڕۆژە بە ڕۆژوو نەبم ئەگەر نەمتوانی بە ڕۆژوو بم نابێ باسی خێری ڕۆژۆکە بۆ تۆ بکەم وەکو پێویست دەبێت پێشتر خۆم ئامادە کرد بێ وەڵای ئەگە بۆ خۆم نەیگرم شەرم دەکەم بە تۆ بڵێم ڕۆژوو وا خێری زۆرە بڵێم فلان حرامە هەیە ئەگەر بڵێم پارەی گەندەڵی حکومەت مەخۆن وەڵای خۆم خەجاڵەتی دەکێشم پارەی حیزبێک و لایەنێک و حکومەتێک وەرگرم و بە تۆش بڵێم مەی خۆ حرامە چونکە ئەگە خۆم جورئەتیەوە نەکرد دەستی بۆ درێژ نەکەم نابێت بە تۆی بڵێ میلەت بڵێم وایە ئەوە عالمی ڕەبانی کە میلەت ئیستیفادەی لێ دەکا ئیمامی شەوکانی لە فتح القدیرە فەرمووی ئەم سێ صیفەتە ئیمامی طەبەری لە تەفسیرەکەیدا جامیع البەیان مجلدی 3 لاپەڕەی 351 دەفەرمێ الرەبانی الذي يرب الناس رباني لپروردكرني خلق وهاتوا وهو الذي يصلح أمورهم أو كسي كوا إصلاح حال خلق دكا الجامع إلى العلم والفقه زانست الشرع بيك وكودكاتوا البصر بالسياسة والتدبير والقيام بأمور الرعية وما يصلحهم في دنياهم ودينهم زاناك آموشگاری کرد و ملت پی بختورد به لسه منبر و تار خوانیت و خوای گور لوان من بجیره و لحالا کان من ببوره اوه آگاداری سیاست به يما دوين ملا سياسي نبي باشا ملا نابي باشكو ام حزب و حزب به والله ملا يسر منبر زور قورة لوي ناس نامي حزبك الى جيرفان نابي چونك او ملتي كديتا مزقود لهمو حزب وشينو تويجا كان تيداياتي ما مستي سر منبر اقا خوي لا ينقلو اندامي حزبك ويعني بشوك بوا يعني بو بدجوني لا انا كاني كان نيتواني قصي خير بكا بەڵام دەبێ بێئاگانە بێ لە سیاسەتی ڕۆژ ئەبێ وتاری جومعە ڕەنگدانەوەی ئەو میلەتە چی لە دڵایە
لە قورئان و شەریعەتەکە هەڵی هێنجێ و لە حەدیثە پیرۆزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرماندانێ بۆ دەردی میلەتەکە بە ئاگا بێ مشورخۆری کاروباری دنیایان بێ وهی دینیان بێ. ئەمە عالمی ڕەبانیە. کەواتە عالمی ڕەبانی تێنەگەین بەخوا مەلا فڵان کەس پیاوی چاک بوو وڵای کراسەکەی بە مانجێک نەدەشت بەخوا دەمە پێڵاوەکانی شڕ بوون کاکەوەکەی پیاوی چاکە. عالمی ڕەبانی دەبێت پوخت و خاوێن بێ، زۆر شارەزا بێ، زۆر زیرەک بێ، زۆر بەهێز بێ، زۆر بەغیرەت بێ، زۆر ئاگای لە سیاسەتی نێودەوڵەتی بێ، زۆر ئاگا و مشورخۆری میلەتەکەی بێ. ئەمە مەلای چاکە. ئەینا مەلای چاک ئەو کەسە نییە وەڵڵا ئاگای لە دنیا نییە، هەر نازانێت دنیا چ باسە، وەڵڵا حەیفە بچێتە سەر مینبەر. ئەبێ ئاگای لە هەموو ئەخبارات و سیاسەتی نێودەوڵەتی و ئیقلیمی هەبێت لە وڵاتەکەی خۆشیدا دڵسۆز بێ وەکو دکتۆرێک چارەسەری نەخۆشیەکانی ئەم میلەتە بکە، هەم عەقیدە و بیر و باوەڕیان پاکاتەوە لە شیرک و خوڕافیات، هەم ئیسلاحی دنیایان بکات، کێشە خێزانەکان لە وتارەکانیدا باسکە، بینی ئەولاد و باوک و دایک باسکە، باسی میلەت و حکومەت و دەسەڵات بکە، بەڵام بە ئامۆژگاریەکی جوان، بەڵام بە حیکمەت، بەڵام بە دڵسۆزانە. ئەمە زانای ڕەبانیە. زانای ڕەبانی ئەوەیە چاوی لە نانی خەڵکەوە نەبێ، بە دووی پاروی چەورانە گەڕێ، خۆی بۆجلی و بەرگێک و جەمێک نان نەفرۆشێ. زانای ڕەبانی ئەوەیە بما كنتم تعلمون الكتاب، کتابی خوا فێری خەڵکە، لە قورئان شارەزا بێ، وبما كنتم تدرسون، خۆشی دیراسە بکە. ها سەیریکە عالم دەبێت دووشتی هەبێ کە میلەت ئیستیفادەی لێ دەکا، هەم خەڵکی فێرکە، هەم ڕۆژانە بۆ خۆی فێر ببێ. یعنی مامۆستای ئاینی بەڕێزان نابێ ئەوەندە بێکار بێت دامە بکە و دۆمینە بکە. وەڵاهی مەلا هەبووە لە شەوانی ڕەمەزانە دۆمینەی کردووە، یعنی لەبەر بێئیشی. نابێ مامۆستا لە هەموو کۆڕ و مەجلیس و تەعزیەیەک بڵێ سەلام عەلەیک. ئەی ئەو هەموو کتێبە ئەی ڕۆژانە چەند لاپەڕەت خوێندوێتەوە، ئەی چەند خۆت بۆ خۆت تەرخان کردووە، بێ دیراست هەبێ. عالمێک کە خوا لێ ڕازیە و میلەت ئیستیفادەی لێ دەکا ئەبێت لەگەڵ پێشکەوتنی زەمەنا خوێندنەوەی ڕۆژانەی هەبێ، هەر لە گۆڤار و جەریدەیەکەوە حتا کتێبێک لە عیلمانیەوە بۆ دینداری، لە چەپەوە بۆ ڕاست، لە مێژووی کۆن و نوێوەشتی خوێن بێتەوە، نابێ بێ ئاگا بێت، بە دایمە دیراسەی هەبێ. زۆر بەداخەوە وەڵڵاهی مامۆستای بەڕێزی وامان هەیە لە عومریا دوو کتێبی هەیە، ڕەمەزانە دانەیەک دەخوێنێتەوە، جومعان ئەم ساڵ بۆ ئەو ساڵی سەنجارشکە لە ڕەبارە دەست پێ دەکاتەوە. من لە خزمەت مامۆستادا هەبووم کتێبی 40 ساڵێک کتێب بخوێندێتەوە بۆ خەڵک، خەڵکەکە لە من باشتریان لەبەر بووە. باش ئەو خەڵکە چی ئیستیفادەیەک دەکا؟ ئەم وتاری جومعانە دەبێت کە تۆ چوویتە دەرەوە دەرسێک فێر بووبی خۆشەویستم، ئەها خوتبەی وامان هەیە 10 دقەیە. ئاخر توخوا قەتتان دیوە دەرسێکی مەکتەب 10 دقە بێ؟ مامۆستایەکە گە دەرس بە تەلەبەکانمان بڵێن 10 دقە لە پۆلایە و دێتە دەرەوەڵین کاکە وەڵڵاهی مامۆستا غەدر لەو تەلەبانە دەکات، چۆن دەرس بە 10 دقە دەوترێتەوە؟ بەخوا خوتبەی هەیە لەم شارەندا بە 10 دقە مامۆستا لە خۆی دەکاتەوە. ئەبێ خوتبە لانی کەم 40 دقە بێ، ها ئەوانەی پسپۆری بواری پەروەردان قەتتان دیوە دەرسێک لە 40 دقە 45 دقە کەمتر بێ نییە. ئەبێ خوتبە 40 دقە بۆ 50 دقە مامۆستا وتار بخوێنێتەوە، وەی مەبەستێک بە خەڵکەکە بگەێنێ، ئاماژەیەکی جوان کە تۆ چوویتەوە لە ماڵەوە بتوانی دوو قسە بۆ خێزانەکەت بژێڕیەوە بڵێ مامۆستا بە کورتی و پوختی ئەمڕۆ باسی ئەوەی کرد، لە نیو سعات قسەی منە تۆ 10 دقە لەبیر بمێنێ. ئەبێ لەبیرت بمێنێ. ئەوە بەرپرسیاتی ئێمە مامۆستایانی ئاینیە، هەر کار بەدەستان لە وڵاتەیە تاوانبار نین، عالمەکانیش جاری وایە تاوانبارن. برادەرێکم هەبوو مەلا بوو، ئەمە هەر واقعیە وەکو قسەیەکی خۆش بۆتان دەژێڕمەوە. لە لادەیەک بوو بە مەلا، دەسەڵاتدارێک لەو لادەیەدا بوو، خەڵکی ئەو شوێنم زۆر بە بەدین نەدەزانی، کە مامۆستا چۆوێ و مزگەوت دروست کراوە ئەلحەمدولیلا زۆر دڵمان پێخۆش بوو کە ئیشەڵڵا خەڵکی و گەنجەکان و منداڵەکان بەرەو خواناسی و دینداری و قورئان فێرکردن دەبا. لە سلێمانی تووشی بووم، مامۆستا لەگەڵ فڵان شوێنە چۆنی؟ وتی وەڵڵاهی ئەلحەمدولیلا زۆر باشم، لەخوا بەزیادە زۆر مرتاحم. وتم وەڵڵاهی لەخوا بەزیادە دەرس و دەورتان، منداڵان دێنە مزگەوت، گەنجەکان، پیرەکان. وتی کوڕە نەوەڵڵا کەس نایە. ئەیوتم ئەی لە چیا باشی؟ وتی وەڵای فڵان کەسی دەوڵەمەندی ئەو شوێنە دراوسێمە، خانووی مەلا لە تەنیش ماڵی ئەوانەوەیە، زۆری میوان دێ، هەر بەردەوام میوانی هەیە، هەر کە میوانێکی دێم مەڕووماڵاتێکی زۆریشی هەیە، جیسکێک بەرخێک مەڕێک سەر دەبڕێ. وعدی پێداوە وتوێتی مامۆستا بەس داوای جومعەم لێ مەکەوە، هەموو جەرگوستیەکەت بۆ دەنێرم، هەموو ڕۆژە کە میوانی دێ من جەرگوستێک دەخۆم و گردەی برژێن و سووری دەکەمەوە. وەڵام مامۆستا من لە خواردن لێ ناپرسم، من دەڵێم خەڵک دینداریانە، کوڕەکتی خۆیان یەک کەس نەدات بۆ مزگەوت. هەی پەنا بەخوا مامۆستا مشکیلەی ئەوە بێ یا خوا یەک کەس نەدات بۆ مزگەوت، من ڕۆژی جەرگوستیەک بخۆم. ئەتر ئەوە هەر خۆکار بەدەست خراپ نییە. ئەی ئەو مامۆستایی کە بەرپرسیایەتی ئاین و دین و قیامەتی ئەو خەڵکەی لەسەر شانە. وەڵڵاهی وتاری جومعە بەرپرسیایەتێکی زۆر زەحمەتە، زۆر زەحمەتە. ئەرکە وڵات بە ئەوە پێش دەکەوێت، کار بەدەست لە شوێنی خۆی
ڕۆژانی جومعە و وتارەکان و مەوعیزەکان مامۆستای ئاینیش بە دەوری خۆی. کۆتایی قسەکانمان لەبارەی عالمی دینیەوە بەم پەخشانە شیعرە دێنین. برای زانە خاوەنی ئەرکی پیرۆزی، میهرەبانی دڵبەسۆزی، دەلیلی ناو گەل و هۆزی، ئەو حرمەتەی کە تۆ هەتا بەرەکەتە، وا نەزانی لەبەر قەد و قیافەتە، هەمووی فەزڵی شەریعەتە. هەرچەند زانە ئەرچی قورس و ڕەت بڵاوە، سەرە چاوە خۆرەتاوە، خوێنی دڵ و شادەمارە، تیماری دەرد و ئازارە، سوێند بەو خوایەی هەر خۆی خوایە، گەر لەم ئەرکەی بێتە دواوە، بەها و نرخی لەدەست داوە، چەند قەبە بێ تەنها ناوە. برای زانا بەیعەتێکەوە بەخوات داوە، تا ڕوح لە جەستەتدا ماوە، لە دنیا و دینی ئەو گەلە بەرپرسیاری، کام گەل گەلی نەحەساوە، کە تاساوە بەنج کراوە، خوێن لێی ئەتکێ لە سەد لاوە. برای زانا تۆ پزیشکی چارەسەری، بزانە دەم بۆ کام بازبەری، کام زامەی گەل ترسناکە، پێشتر دەرمان بخەسەری، تێکەڵ و پێکەڵی مەکە، گەروا بێ گەل قڕ بەسەری، کاری بێنەخشە و بەرنامە بۆ تۆ ناشێت تۆ ڕابەری. ئەحبار و ڕوهبانی پێشوو گەڕان لە دوای تیکەی چەور، ئەحبار و ڕوهبانی پێشوو گەڕان لە دوای تیکەی چەور، پاشا وەکو داشی داما بە ئەوانی دەدا دەور. تۆ بۆ قەلەندەری زەمان ئامان ئامان، سێبەر نەکەی وەکو هەور، جەریمەی بۆ نەشەرعێنی، نەبیەداری کلکەتەور. بەشی سێمیان کە میلەتی هۆشیارە بە ئیزنی خوای پەروەردگار کاتی خوتبەمان تەواو بوو هەڵی دەگرم بۆ وتاری داهات و بئیزنی الله ئەگەر خوا پشتیوان بێ. یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی، خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە بە ناوە جوانەکانت بە سیفاتە بەرز و باڵاکانت، جوانتر لە قورئانەکەت و لە دینەکەی خۆت شارەزامان کەی. یا ڕەبی خوای لە قورئان و لە سونەتی پێغەمبەر و دینەکەی خۆت شارەزامان کەی. خۆشەویستی خۆت بچەسپێنی لە ناو دڵ و دەروونماندا، بەم ئیسلامە بەختەوەری دونیامان کەی، بەختەوەر و سەرفرازی قیامەتمان کەی. یا ئەرحەم الراحمین لێت دەپاڕێنەوە هەر کەس نەخۆشە خوای شیفای بۆ بنێری. یا الله هەر کەس لەش بە ئازارە خوای شیفای بەخێری بۆ بنێری. خوای هەر کەس دەرونی ناتەواوە و دڵ بەخەمە و نەخۆشی نەفسی هەیە، خوای ڕەحم بە دڵ و دەرونی خەمباری بکەی. یا ڕەبی خوای زەردەخەنە بخەیە سەر لێوی و دڵی خۆشکەی، خەمەکانی لەسەر سووکەی. یا الله هەر کەس گرفتارە دەرگای ڕەحمەتی و سۆزی خۆتی لێ بکەیەوە و ڕزگاری کەی. هەر کەس گیراوە بە ناحەق خوا دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیەوە. یا الله و کەسانی دەستکردن و میلەتمان زۆر لە قەیرانێکی دارایی قوڵدایە، خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە. ئیسلاحی حاڵمان بکەی، ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەب العالەمین. خوای ئەم کار بەدەستانە لە وڵاتەدا وەکو پێویست لەگەڵ ئەم میلەتەدانین. یا ڕەبی خوایە سۆز و بەزەیی بەرامبەر میلەت بخێت و دەرونیانەوە، دڵیان وا لێ بکەی بەزەییان بە میلەتی سۆزیان هەبێ بۆ میلەتی خۆیان، ڕێزیان هەبێ بۆ قوربانیەکانی ئەم میلەتە دڵسۆزە. یا ڕەبی خوای ناکۆچی نێوان ئەمە حەزابە سیاسیانە لابەی، قسەیەکی خێر دەستێکی خێر لایەنێکی خێر بکەوێتە نێوانیانەوە. یا ڕەبی خوای ڕۆڵەکانی ئەم میلەتە موسڵمانە لە هێزی پێشمەرگی کوردستان ئالەم زروفەدا ئێستا لە شوێنێکی تەنگژە و ناڕەحەتدان، خوای ڕەحم بە دڵی دایک و باوکیان بکەی، خوای ڕەحم بە دڵی خێزانی دڵسۆزیان بکەی، خوای ڕەحم بە مناڵە ساواکانمان بکەین و مناڵەکانمان هەتی و نەبن هیچی تر. خوای هێزی پێشمەرگەی کوردستان پارێزی لە بەرەکانی جەنگا، ئەوانەی بریندارن خوای ڕەحمیان پێ بکەی و شیفایان بدەی، ئەوانەی شەهید بوون خوایە بە بەهەشتی بەرین شادیان کەی و سەبووری بۆ دڵی کەس و کار و بنەماڵیان بنێری. خوایە ئەم وڵاتەمان لە قەیرانی قوڵدایە بە بەرەکەتی ئەم ئیسلام و دینی خوایە ڕزگارمان کەی. خوایە گیان لەسەر ئیسلام بمانژێنی و بمانبرێنی، لەژێر سایەی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم لە قیامەتە حەشرمان کەی، لەژێر بەیداخی ئیسلامدا بمان حەسێنیەوە، عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.